هونەرمەندی میوزیسیان دکتۆر عەبدوڵجەمال سەگرمە لە پرۆگرامی ڕازی ئاواز پاس لە دەستپێکی کاری هونەری و خەرمانی دەوڵەمەندی شاکارە هونەریەکانێکە. دکتۆر عەبدوڵجەمال سەگرمە خاوەنی چەندین شاکاری هونەریە لە کوردستان و دەرەوەی وڵاتیش بەشداری چەندین کۆنسێرت و فێستیڤالی کردووە. بەرنامەی ڕازی ئاواز لە ئامادەکردنی هاوکارمان سامان سەلامە و شەوانی دووشەمە سەعات 9 لەسەر شاشەی کورسات پەخشەکرێت. ئەم شەو بینەری ئەم بەرنامە تایبەتە بن. من عەبدوڵڵا جەمال سەگرمەم، ڕۆنامەی دکتۆرا لە بواری موزیکدانان لە زانکۆی کوین لە بێلفاست لە وڵاتی بەریتانیا وەرگرتووە. گۆرانی بێژەکانی کورد بۆ زۆربیان کارم کردو، بۆ نمونە حەسەن زیرەک، بۆ نمونە مامۆستا ناسر ڕەزازی، مامۆستا هۆمەر زەی، ئەو کاسێتە کاتی خۆی کە هونەرمەند حەسەن زیرەک تۆماری کردو بە بێ موزیکە. ئیدی دەنگەکانم چاک کرد بە تەکنیک و تەکنۆلۆژیای و سەردەمەت. ئێمە باسی 25 ساڵ پێش ئێستا دەکەین. لە ڕاستیە ئەو کاتانی کە کارمەند بووم لە کورسات، کاری هەندێک فیلم و درامامان کرد. بەرزترینیان یا دیارترینیان گەردەلوول بوو. ئەو درامایە و موزیکەکەی منیشکە موزیکێکی متەوازە بۆ ئەو کاتە زۆر باش بوو. بەڕای من جێی خۆی کردەوە. ئەو کارش کارێکی سەرکەوتوو بوو بەڕای من. توان بڵێم بۆ یەکەم جار بوو لە سلێمانی و لە کوردستان ئۆرکسترایەکی گەورە بێتە باگراوندی گۆرانی بێژێک. بابەتی هۆنراوەکەش بابەتێکی گرنگ بوو کە مامۆستا عەدنان خۆی هەڵی بژاردە بوو، خۆی ئاوازی بۆ دانابوو، لێ هاتوویەکی جوانی تیا پێشاندا بوو. بەشارەتی سەرگۆشەی حوزور